پرۆژەی ڕووناکی بۆ دابینکردنی کارەبای نیشتیمانی 24 کاتژمێری هەرزوو کاریگەری و لایەنە خراپەکانی دەرکەوتن. هەر بۆیە هاوڵاتیانی هەڵەبجە پرۆژەکە بەم نرخی ئێستا بۆ پارێزگاکان ڕەدەکەنەوە و بە بەرگرانی و قەیرانێکی دیکەی دروستکراوی دەستی دەسەڵات ناو دەبن. ئومێدەوارن پرۆژەی ڕووناکی بێ، پرۆژەی تاڵانی نەبێ، چونکە بەڕاستی ئەمە لەم 34 ساڵەیە ئازمونمان هەیە لەگەڵم دەسەڵاتەیە دەستی بۆ هەرچی بردبێت پارەی مەبەست بۆ گیرفان پڕکردنی مەبەست بووە. هەر وەک موچەکەم مافێکی سەرەتایی خۆتە کردی بە ڕوبع موچە کردی بە 3 مانگ جارێ جاوەرە دیارەوەی کە کارەبا ڕسوماتێکی هەبێ بێت چەندی بخاتە سەر. ئەگەر بەو جۆرە بێ لێرە و لەوێ باسە کرێ ئەوەنێ ئەچێتە سەرەوە بەڕاستی گیرفان پڕیە قۆڵ بڕیە ئەبێ ئەم خەڵکە قوبوڵی نەک. ئەم پرۆژەی حکوومەت ڕایگەیان و ئەبێتە بارگرانی زیاتر لەسەر شانی هاوڵاتیان و چۆن پرۆژەکانی کەشیان بە هەمان شێوە بۆتە بارگرانی ئەمە ژێکشکە بێ لەو پرۆژانە ئەنجا هاوڵاتی ئەمە ئێستا کۆمەڵە قەیران ڕوبەڕووی بۆتەوە کە گرنگترین قەیرانی موچەیە. ئەمەشکە وەکو لە شارەکانی کە باسەکرێ هاوڵاتی ناتوانێت ئەمریکانی کارەبا بە تایبەتی دابگیرسێنێ. ئەم پرۆژەی ڕووناکیە گەروا بێ وەکو باسەکرێ ئەبێ بە پرۆژەیەکی تاریکی لە شارەکانە، چونکە هاوڵاتی ناتوانێت بەویستی خۆی یاخود بەو شێوەی کە پێویستە بتوانێت ئەمریکارەبایەکان بەکاربێنن چونکە گرانیکی زۆرتر لەسەر شانیەکەوێ. ئەزمونکردنی کارەبای 24 کاتژمێری پرۆژەی بەناوڕووناکی لە چەند گەڕێکی کێولێر نیشانیدا کە ئەم پرۆژەیە هاوشێوی پرۆژەکانی دیکە بۆ پڕکردنی گیرفانی حیزب و کۆمپانیەکانیەتی بە جۆرێک نەک ڕووناکی بۆ خەڵک نایەنێت بەڵکو و تاریکی و بەرگرانی دارایی زیاتری بەدواوەیە و مانگانە سەدا هەزار دینار بۆ هاوڵاتیان دێتەوە. بۆیە لە ئێستاوە پرۆژەکە بۆتە جێگەی نیگەرانی هاوڵاتیانی هەڵەبجە و دەڵێن حکوومەت پارە لە هاوڵاتی دەکێشێتەوە. هەنا 400,000 و 300,000 کێ ئەتوانێ بیدا؟ معاشەکان جوانە تا بیدە مانگێەوە نەبین نەوەڵا شتیوانیە ئەوە معاشەکەی نیاواتری وەڵا خەڵک مەجبورە نەی بەسی و ڕۆی نییە سێن دایانێن نەمەی سەربان ناوەکە بدەفکرد چووە تاقە شەمسیە سێن و تەواو لەو باشترە. مەسەلە ڕووناکیەکان نییە مش لەگەڵ ئەوام ئەگە گڵۆپی ئیش و پێی نەبوو بیکوژێنیتەوە خۆی ئەو پلاکە بۆ دانراوە بۆ ئیسراف نەکەی تێگەی. بەڵام مەسەلە لە سیانەکەیە بەڕاستی سیانەکەی زۆر گرانە ینی پلێ وات کارەبا لە بەغاڵت 10 دینارە بۆ خەیرە لە حکومەت هەیەم 156 دینارە. ئەنی ئەمە کەی دڵسۆزی بۆ میلەت ئەمە کەی خەمخۆری وڵی ئەمە هەم مەینەتێکی ترە بۆ خەڵک. پرۆژەی خزمەتگوزاری لە بوارە جیاوازەکاندا داواکاری هاوڵاتیە لە هەر وڵاتێکدا تەنیا لە هەرێمی کوردستاندا حکوومەت پرۆژە بەسەر هاوڵاتیاندا دەسەپێنێت و ئەوان ڕەتی دەکەنەوە. ئەوەش لەبەر خراپی پرۆژەکانی دەسەڵاتی کوردی کە یان کوالیتیان خراپە یان دەبن بە بارگرانی دارایی بەسەر خەڵکەوە لە پێناو دەوڵەمەندکردنی حیزب و کۆمپانیەکانی. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.